خۆشەویستانم ئەم کاتتان شاد بەخێربێن بۆ بەرنامەیەکی نوێی ژیانی ژیرانە. دەستگەیشتن بە ئاوی پاک بۆ خواردنەوە گرفتێکی جیهانیە. بۆ ئەم مەبەستاوە کۆمەڵێک لە شارەزایانی ئەمریکایی دەچنە ئەفریقا و هەروەها ڕێگەی سادە و ئاسان دەدۆزنەوە بۆ ئەوەی خەڵکی گوندەکان دەستیان بگات بە ئاوی پاک. با سەیری ئەم ڕاپۆرتە بکەین. دەستگەیشتن بە ئاوی پاک بۆ خواردنەوە گرفتێکە بۆ نزیکەی 1 ملیار کەس لە جیهاندا، بۆ نزیکەی 200 میلیۆن کەس کە زۆربیان لە ئەفریکان ئاستی بەرزی ئاسایی لە فلۆردا هەیە بۆتە هۆی نەخۆشیەکانی دان کە لە ناو کۆمەڵگاشدا وا بیر دەکرێتەوە پەیوەندی بە هەژاریەوە هەیە. زانکۆی ئۆکلاهۆما بە یارمەتی ناشناڵ ساینس فاوندیشن زانای بواری ژینگا لۆرا برنزەی کار لەسەر بەرەو پێشبردننی ئامێری خاوێنکردنەوەی فلۆر دەکات کە ئەو کەرەستە هەرزانانە بەکاردەهێنێت لە گوندەکاندا دەست دەکەون، وەکو ئێسکانی سوتاوی ئاژەڵ یاخۆت داری سوتاو. لە کاتی سەردانێکی ئەم دوایەیان بۆ ئەتیۆپیا، لۆرا و تیمەکەی تاقیگایەکان لە تەوەلێتی ماڵێکی گوندەکە دانا بۆ ئەمە بەستە و تاقیکردنەوەکەیان دەست پێ کردبوو. لۆرا دەڵێت هەندێک شت هەیە دەتوانیت بۆی زیاد بکەیت لە ڕێگەی پرۆسەی کیمیایی یاخود لە ڕێگەی زیادکردنی ئەلمنیۆم بۆی کە ئەمەش زیاتر کاریگەری دەبێت. و دەشڵێت زۆر لە پرۆژەکانی ئاو لە وڵاتانی تازە بەڕسکاچوودا سەرکەوتونین، هۆکەشی پارەی ئەو پرۆژانە تەواو دەبێت یاخود ئامێرەکان دەشکێن. دەڵێت لەناو ئەو 7-8 کۆمەڵگایەی کە ئەوان سەردانیان کردوون ڕەنگە تەنها 2 لەو ئامێرانە کاریان کردبێت. بەڵام دەڵێت فاکتەری کەلتوریش هەیە کە بیدۆزیتەوە چۆن ئەو کۆمەڵگایانە خۆیان لە پشت ئەو پرۆژانەدا بن. تیمەکەیان قسەیان لەگەڵ زۆر خەڵک کردبوو، پرسیاری زۆریشیان کردبوو بۆ نمونە چۆن ئاو بەکاردەهێن و لەکوێوە دەیهێنی، و دەڵێت ئەو کۆمەڵگایانەی پابەندن بە پاکردنەوەی ئاو دەکرێت ئەمە هەلێکیش بێ بۆیان بۆ ئەوەی پارە پەیدا بکەن. ئەگەر بەو کۆمەڵگایانە بڵێیت کە ئەم کارە بۆ نمونە کە ئەو کەسەی ئێسکە سوتاوەکە دەفرۆشێت یارمەتی خەڵکی دەدات بۆ ئەوەی ئاوی پاکیان دەست بکەوێت و ئەوە قازانجیشی لێ دەکات، ئەمە ڕێگەوا بکات پرۆسەکە بەردەوام بێت. خۆشەویستانم چەند ڕێگایەک هەیە دەتوانین بیگرینە بەر بۆ هێنانەدی ئامانجەکانمان، بۆ نمونە یادنامەی ڕۆژانەدا بنێ و هەروەها ئامانجی درێژدەم و هەروەها کورت خایەنی تێدا بنووسە و بە ئامانجێک دەست پێ بکە کە کاتێکی کەمی بیوێ بۆ هێنانەدی و هەروەها هەفتانە بەسەر ئامانجەکان و خەونەکانتدا بچۆرەوە. لە بیرش نەکەن ئامانج یاخۆت هیوایەتێک کە دەتانەوێت بیهێنەدی تەنها خەونێکە ئەگەر کاری لەسەر نەکەن. خۆشەویستانم هیوادارم هەموو ئامانج و خەونەکانتان بێتەدی و بەم جۆرەش هاتینە کۆتایی بەرنامەی ژیانی ژیرانە. بەڵام لەبیر نەکەن ئیمێڵم بۆ ڕەوانە بکەن بۆ ناونیشانی nzada@voanews.com تا جارێکی تر خواتان لەگەڵ.